پیاوە گەنجەی لە پشمەوەیە ڕاستە تەمەنی زۆر نییە بەڵام موالیدی 1992 توانیوێتی لە کوڕی ماڵێکە باوکی نانەوە بوو بەڵام خۆشبەختانە ماڵەکە دژی هوەر نەبوون توانیوێتی بگاتە ئەو ئاستا زۆر نشێوی بڕیوە و لەگەڵ خۆمە شەوانی ڕەمەزان لەسەر جادە بۆ یەکەمین جارێ ئەم هوەری سەرجادە نەبوو توانیمان شەوانی ڕەمەزان کۆنسێت و ئاهەنگ ژێڕین ئەو بە کەمانە جوانەکەی من بەم گەنجاڵێم پاگانێنی کورد شتێک هەیە کە جەماوە ڕەنگە نەزانێت زیاتر لە 200 کۆڕ و ئەوانەی کردووە کۆمەڵێک کاری بۆ مامۆستا شێرکۆ بێکەس هەر شعرەکانی هێناوە خۆی موزیکی بۆ داناوە و ئەو هونەرمەندانەی کە لێرەن ڕەنگە کاری لەگەڵ زۆربیان ناکرده بێت منی وامەوەیە ئەم هونەرمەندە سەرکەوتوو بێت سپاسی ئەم کافتریای شەکەم کافتریای سەردەش کە زۆر کەس هەیە نەخوێنراوەتەوە ئەم خوێنوێتەوە ڕێزلێنانی بۆ کردووە و هیوام سەرکەوتنی هەموو هونەرمەندانی کوردە هیچ ئاسەنجە ناتوانێت هوەر بوەستێنێت هوەر شتێک نییە لە ناو ناخایە پێشم خۆشە هوەری کوردی ئەو هوەرە بێ کە ئێمە چیمان کەمترە لە دەرەوە یعنی بەڕاستی ئومێدم سەرکەوتنتانە من حەزمەکرە و کەمانە ئەو دیارە ببینم لێرە بوومایە بەڵام ئێمە پرۆڤمان هەیە و خەریکی شانۆیەکی ستافەکەشمان حەزیەکرد هەمویان لێرە بن هەمویان ڕێز و خۆشەویستیان هەبوو بۆ کاک هەڵەوە کاتێکی خۆش بۆی و سەرکەوتوو سپاس بۆ کاکە ئارامی خۆشەویست زۆر سپاس فەرمووەتوانیت پۆستەرەکان هەڵوەسیت سەر چاوم بخێر بیت بفهم مۆبایلەکانتان ئازادن چۆن وێنە ئاگرن لا ئێمە ئاساییە بەڵام تکایە جەڕەسی مۆبایلەکانتان بێدەنگە جەڕەتون کاک میکایلی خۆشەویست کاک ڕێباری مەلازادە کاک ئەحسان زیرەک کاک بورهانی موفتی زادە ئەو خۆشەویستانە هەموو هونەرمەندان هەمووانی کە لێرەن تکایە ناوی زۆرتانم نێنە کاکە زۆرە برادرە بەڕێزەکان هەمووانی کە یەکەم جارێ نێرە سپاسیانەکەم هەمووتان بەخێر بێن